شکانی منشورەکان ئەرزوگەزی ئۆپۆزیسیۆنی ئێرانی. ئێرانیەکان لە هەسوکەوت لەگەڵ بیانیەکان زیرەک نهێنی پارێز، درۆزن، فێڵباز، دووڕوو، زمانچەور، خەیانەتکار و هەلپەرستن. بەتایبەتی درۆکردن سەرەکیترین خەسڵەتی ئێرانیەکانە. ئەمە وەسفی کۆنا سیاسەتوان و لێکۆڵەری ئەمریکی گراهام فولێرە بۆ ئێرانیەکان. بەڵام تەنیا لەگەڵ بیانیەکان خاوەنە و خەسڵەتانە نین، هەڵسوکەوتی سیاسیان لەگەڵ خۆشیان بە هەمان شێوازە. بە جۆرێکە درۆ و خەیانەت تەنیا تایبەتمەندی دەوڵەت و کاربەدەستی ئێرانی نییە، ئۆپۆزیسیۆنەکەشی گیرۆدەی هەمان دەردە. هەر لە سەردەمی شۆڕشی مەشروتەدا کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ گەیشتن بە دەسەڵات پاشقولیان لە یەکتر دەدا، یەکەم بەرگی خەیانەتیان لە مێژووی نیمچە مۆدێرنی ئێراندا تۆمار کردو بوونە سەرەکیترین هۆکار بۆ شکستێنانی شۆڕشی مەشروتە کە ئەنجامەکەی بوو بە دەسەڵاتداری دووبارەی پاشایەتی. پاشان لە ساڵەکانی 1941 بۆ 1953 زاینی کە بۆشایی دەسەڵات لە ئێران دروست ببوو، دیسان دەرفەتێکی تر بۆ پاشەکشێکردن بە دیکتاتۆریەت و سەرەڕۆیی خوڵقا، هەر هەمان کولتوری سیاسی ئۆپۆزیسیۆن کە کاکڵەکەی لەسەر درۆ وەستاوە، ڕێگەی خۆش کرد بۆ پەرەسەندنی دووبارەی دەسەڵاتی ڕەهای حەمەڕەزاشای پەهلەوی. حزبی توودە لەلایەک، نەتەوە پەرست و ئاینیەکانیش لەلایەکەوە ژێربەژێر چەکیان لە یەک ڕاکێشا بوو، بەردەوام بەڕێیان لەلای یار و نەیار لە دژی یەکتر دەکێشایە دەرێ. هەلایەنێک و بەنۆرە ڕێگەی دووریان ببووە باڵوێزخانەی بەریتانیا و یەکێتی سۆڤیەتی ئەو کات. دواتر ئۆپۆزیسیۆنی ئێرانی تاوەکو شۆڕشی 1979 زاینی هەر هەمان ڕێچکەیان گرتە بەر، بە جۆرێکە خەیانەت بە یەکتر گورزی قورسی لێیاندا و بەشێکی زۆر لە چالاکانیان بە زیندان و لە سێدارە دران. تەنانەت کارگەشت بۆ ئەوەی ساواک خۆی سیاسەتەکانی حزبی توودەی دیاری دەکرد. ئەرکی سەرەکی حزبی توودەش ببووە ناسین و راپۆردان لە هێزەکانی وەک موجاهیدین و چریکی فەدایی. هەر هەمان شت دوای شۆڕشی 1979 درێژەی پێدرا، حزبێکی گەورەی وەک توودە و چریکی فەدایی یەکسەریەت کە وەک ئۆپۆزیسیۆن خۆیان پێناسە دەکرد، ببوونە چاوساقی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و تەنانەت لە قۆناغێکدا بە فەرمی چوونە پاڵ کۆماری ئیسلامی. پاشان کە هاوپەیمانی شورای ملی مقاومەت ڕاگەیەندرا، تەنیا 2 ساڵی نەخایاند کە هەڵوەشایەوە. پاش 1990 زاینی کە جموجۆڵێک لە ناوخۆی حکوومەتدا دروست بوو، کۆمەڵێک کەس وەک ڕێفۆرمخوازی حکوومەتی و ئۆپۆزیسیۆن خۆیان پێناسە کرد. هیوایەکیان لای بەشێک لە خەڵکی ئێران بۆ چاکسازی ساز کرد، بەڵام ئەوانیش بە هەمان دەردی خەیانەت و درۆ و تەزویر چوون، بە جۆرێک کە خاتەمی سەرۆکۆماری ڕێفۆرمخواز بە ئاشکرا ڕایگەیاند: من نەهاتووم هیچ بگۆڕم، من هاتووم کۆماری ئیسلامی بپارێزم. یعنی بنده بیام اعلام جنگ بکنم با نظامی که اصلشو قبول دارم و معتقدم اگر این از بین بره اونورش اصلا معلوم نیست چی باشه. لە گەرمەی بزوتنەوەی سەوزیشدا هەر هەمان کولتوری سیاسی درۆتەوەری ئۆپۆزیسیۆن وای کرد بەلاڕێدا بچێت. یەکێک پیلانی ئەسپی تراوای بۆ دادەڕشت، یەکی تریان دەست لە نێو دەستی تەلاعاتی سوپا بانگەشەی گرتنی پاسۆری دەرکرد. تایبەتمەندی ئەم درامایە لە پاش شۆڕشی ژیناوە زیاتر خۆی نیشانداوە و ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە هەمان ڕێگە کۆنەکەی پارداچوونەوە. بەشێکی زۆر لە ئۆپۆزیسیۆنی بەناو کۆماری خواز و چەپی ئێرانی دەستەوسان و پەسیف مەیدانیان بۆ قوڕیشای پێشووی ئێران چۆڵ کرد، ئەویش لە ڕێگەی 2 میدیای زەبەلاحیەوە و چەندین تۆڕی بەرتەسکی وەک فەرەشکرد و کۆڕی ئێرانیەکان لە هەوڵدا بوو خۆی وەک نوێنەری خەڵکی ئێران لە قەڵەم بدات. تەنانەت بە کۆکردنەوەی چەند کەس لە دەوری خۆی منشورێکی ڕاگەیاند، چەند کەسی تری شورای تەسمیمیان دروست کرد. شۆرای مدیریەتی گوزاریش کە چەند ساڵ پێشتر دوای هەڵوەشاندنەوەی ئیتحاد بەرای دموکراسی دامەزرا بوو، بێدەنگەی لێ کرد. تەنانەت کارکردی شوراکەشیان لە کێبەرکێ بۆ نزیکبوونەوە لە کوڕیشا سڕ کرد. هەروەها کەسانی سەر بە ملی مەسهەبی و کۆنا ڕێفۆرمخوازی حکوومەتی میتینگێکی ئینترنێتیان لە ژێرنێوی نەجاتە ئیران ڕێکخست. بەڵام هەموو ئەم منشور و پەیمانانە چەند مانگی نەخایاند تێکشکەن. کوڕیشای پێشووی ئێران لە منشورە دەستکردەکەی خۆی بە خشکە هاتە دەرێ،
شورای تەسمیم هەڵوەشایەوە، ڕێکخەری گشتی شورای گوزار دەستی لە کار کێشایەوە. شکانی منشورەکان و هەڵوەشاندنەوەی پەیمانەکان پاش نزیکبوونەوەی ئێران و سعودی ڕوویدا. ئەمەش سەرەتاوێکی گرنگترە کە تێبگەین ئەم هێزانە هەموو هیواکانیان لەسەر دەستی دەرەکی هەڵشنیوە، نەک هێز و جوڵەی ناوخۆی خەڵکی ئێران. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆر لەمانە تەنانەت ئامادە نین هێمایش بووە داوا بکەن سوپای پاسداران بخرێتە لیستی تیرۆرەوە. ئەمە سەرەداوێکی گرنگە بۆ ئەوەی بیهەوێ هۆکاری هەڵسوکەوتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بزانێت. ئێرانیەکان بە پۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆنەوە مێژوویان پڕە لە خەیانەت و درۆ، قەتیش نەیانتوانیوە حکوومەت بگرنە دەست. هەموو ئاڵوگۆڕەکانی مێژووی کۆن و سەردەمی ئێران تەنانەت تا ڕادەیەک بە شۆڕشی 1979ەوە ئۆپۆزیسیۆن نەیکردووە. بەشێکی زۆریان تەنیا ڕۆڵی خەیانەتکاریان بۆ باڵوێزخانەکان و زلهێزەکان بینیوە. ئەوەی کراوە بە پاڵپشتی دەستی دەرەکی بووە لە ڕێگەی ئەمانەوە. ئێستاکەش بە لە ڕێدابردنی شۆڕشی ژن، ژیان، ئازادی و پاراستنی سوپای پاسداران بووەتە ئەرکیان. بەڵام پێوانی ئەم عەرزە بە گەزی ئەوان ئەستەمە.